خۆشەویستانم لە دواترین راپۆرتیدا لەسەر ڕۆژی سیاسی هەرێمی کوردستانی عێراق ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت هێزی چەکداری لایەنی فەرمانڕەوای هەرێمی کوردستان تەقەیان لە خۆپیشاندەران کردووە لەو ڕۆژەوە کە هێزە ئاسایشیەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان ئۆفیسی دوو دەستگای میدیایی داخست و ڕێگەی لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕان گرت لەوەی بگەڕێنەوە ئۆفیسەکانیان لە شاری هەولێر. دواتر حکوومەتی هەرێم لە ڕاگەیاندنێکدا بۆ وەڵامدانەوەی ئەم ڕێکخراوە نێونەتەوەییە دەڵێت ڕێکخراوەکە بێلایەن نییە و ئەمەش یەکەم جار نییە ئەم ڕێکخراوە بە دڵی نەیارانی هەرێم راپۆرتەکانی دەنووسێت. ئازیزانم بۆ باسکردنی ئەم ڕەوشە قەیراناویەی هەرێمی کوردستان بەرنامەی کورد کۆنێکشن میوانداری سەرهەنگ حەمەسعید لێکۆڵەر لە نێوەندی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئاشتی دەکات. کاک سەرهەنگ زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. زۆر سپاس. با سەرەتا لێەوە دەست پێ بکەین گرنگجی ئەم راپۆرتانە چین کە ڕێکخراوێکی نێونەتەوەی وەک ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ بڵاویان دەکاتەوە و کاریگەریەکانیشیان چەند دەبن لەسەر وڵاتانی پێشکەوتوو بە تایبەتی وەکو ئەمریکا یا وڵاتانی تری ڕۆژاوایی بۆ پشتیوانکردن یا پشتیوان نەکردنی ئەو وڵاتەیە ئەو هەرێمەی کە ئەم راپۆرتەی لەسەر بڵاو دەکرێتەوە. بەڵێ ڕێکخراوی هیومن رایتس وۆچ اعتیبارێکی گەورەی هەیە لەو راپۆرتانی کە نووسێ و خوێنەرێکی گەورەی هەیە چێ لە دەستگاکانی ڕاگەیاندن ناوەندەکانی بڕیار یاخود لە حکوومەتە لەبەرەوە بێگومان بە بایەخەوە تەماشاکرێت لەوانەیە تەسیرێکی ڕاستەوخۆی نەبێت لەسەر بڕیاری دەوڵەتێک یاخود سیاسەتی حکوومەتێک بەڵام بێگومان بە هەندوەرە گیرێ و ئەو کەسانەی کە پشتیوانی ئەزمموی هەرێمی کوردستانن بۆ نمونە ئحراجی بۆ ئەوان دروستەکە لە کاتێکا کە هەرێمی کوردستان داوای پشتیوانیەکە پشتیوانی چەکەکە پشتیوانی داراییەکە پشتیوانی دیپلۆماتیەکە ئەو کەسانەی کە بێگومان کەسانێک هەن کە دژی ئەم پشتیوانیان لە بەرێکە هەستەکە نەمە عێراق لاوازەکە عێراق بەرەولەتکردنە بە بەڵام ئەو کەسانی کە پشتیوانیەکەن ئەم جۆرە راپۆرتانە وەکو نمونەیەک ئەکرێت دژیان بەکاربێنە بڵێت چاو لێ ئەوە تا گرژی هەیە ئەکرێت ئەم گرژیە تەشەنە بکە بۆ تون و تویژی و زەرەربات زیانی خۆی بدا. لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەلبەتە بە یەکەم جار نییە بەم شێوەیە کە وەڵامەداتەوە و کرۆکی راپۆرتەکە ڕەت دەکاتەوە ڕێکخراوی وەکو ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ بە ڕێکخراوێکی بێلایەن ینی ناناسێنێ بەڵکو دەڵێ لایەنگرێ لە دۆسیەکانە و لە بەرژەوەندی نەیارانی هەرێمی کوردستان ئەم راپۆرتیان نووسیوە. بۆ حکوومەتی هەرێم بەردەوام بەم شێوەیە وەڵامی ئەم راپۆرتانە دەداتەوە. بێگومان حکوومەتی هەرێم لەوانێت لایەنی ڕاستەخۆ بێکە باشتر وەڵامی و پرسیارە باتەوە بەڵام و حەقی خۆشێتی کە وەکو تەڕەفێک لە مۆزوعەکەیە ڕێی خۆی بات و ئەگەر ڕاستکردنەوەیکی هەبێ پێشکەشی کە و ئەم جۆرە راپۆرتانە ئەکرێ وەکو هەلێک وەربگیرێ ئەگە کورد ئێستا کە ئیش لەسەرەوەکە کە خۆی وەکو نمونەیەکی دیموکراسی و پێشکەوتن و ڕێزگرتنی مافی مرۆڤ خۆی پیشانیا لە ناوچەکەیە کە راپۆرتێکی وایەتە کاراوە ئەکرێ حکوومەت پێشوازی لە بوونی راپۆرتەکە بکە و ڕاستیەکان بخاتە ڕوو و ئەمە بەگژاتچوونەوەی لەوانەیە پرسیاری زیاتر دروستکە بەڵام ڕاستکردنەوەی ئەگەر هەڵی تابێ و بە هەند وەرگرتنی کە ئیجرئاتی لەسەر کردووە هەڵوێستی حکوومەت بێگومان بەهێزترەکە. یعنی من هەروەکو بە دوواداچوونە لەسەر قسەکانی جەنابە بە تایبەتی لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئێمە ئەزمموی نوری مالکی سەرۆکوەزیری پێشووی عێراقمان هەیە. یعنی زۆرێک لە چاودێرانی عێراقی لە شیکەرەوە سیاسیەکان دەڵێن بۆیە ئەمریکا لە جارێکی تری هەڵبژاردنەوەی مالکیدا پشتیوانی لێ نەکرد لەبەرەوەی دۆسەی مافەکانی مرۆڤ و هەروەها دۆسەی دیموکراسی لە عێراقدا ئەمانە گرفت و کێشەی زۆریان تێدا بوو بێ لەوەش گەندەڵیەکانی نەتوانی چارەسەر بکە. پێ دوایە هەمان ئەزمون دووبارە بێتەوە خۆی لە کاتی جیاوازە هەنێک ڕوودا و ڕووەیەن لەوانەیە بەسەرەن بۆ نمونە مورد مالیکی لە سەردەمێکە کە پشتیوانی ئەمریکا پشتیوانی لێ کرد لە بۆی کە سەقامگیری لە عێراقا بەرپا بێەوە لە هەنێک بوارە بە کەسێکی بە شەریکێکی زانی لە سیاسەتی عێراق لەوانێت چاوپۆشیان لە هەنێک کردداری کردبێ بەڵام کە ڕۆژگار گۆڕاوە وەزعێکی کە هاتە ئارایەوە کۆی ئەو شتانەی کە لە کاتی خۆیان کەڵەکە ببوو نەکرێت کۆ بکرێتەوە بەکار بهێنرێ چێت ئەو شتانە لە حقیقەتا بنیا خۆت نەیاری بێ بۆ ئەو تەسیری خۆیە بێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێستا لەوانەیە لەم دۆخەیە کە شەڕی داعش لە ئارایە شتیتر لە ئارایە هەنێک لەم بابەتانە زۆر زەق نەکرێتەوە بەڵام بێگومان
کۆکردنەوەی ئەم شتانە بۆ ئەزمموی هەرێمی کوردستان ئیجابی نابێت لەبەرەوە بە جددی ڕەچاو بکرێت ئیشی لەسەر بکرێت لە قازانجی کورد دەبێت. کاک سەرهەنگ ئاماژت بە خاڵێکی گرنگ کرد مەسلەی سەقامگیری بۆ وڵاتانی ڕۆژاوە بە تایبەتی بۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش ئەم وشەیە سەقامگیری گرنگجێکی تایبەتی خۆی هەیە. ئێستا لە ناوچەکەدا بە تایبەتی لە هەرێمی کوردستانی عراقیشدا دوو جۆر شەڕ هەیە. شەڕێکیان خوێناویە لەگەڵ با بڵین تێرۆریستان یا تونڕەوانی دەوڵەتی ئیسلامیدایە، شەڕێکی تریشیان شەڕێکی ئاشتیانەیە لە پێناوی هێنانە ئارای ژینگەیەکی دیموکراسیدایە. ئەلبەتە ڕای جیاواز ئێجگار زۆرن لە ناو هەرێمدا بەپێی ئەو شوێنە و ئەو کاریگەری کە ئەو لایەنەیە ئەو کەسە هەیەی قسە لەسەر ئەمە دەکرێت. ڕای جەنابەت چییە؟ کامیان گرنگترە بۆ هەرێم؟ بەڵێ هەڵبەتە ئێستا شەڕی داعش کەس خۆی هەڵی نەبژاردە شەڕێکە و لە ئارایە و یەخەی زۆر کەسی گرتووە لەو ناوچەیە، بەڵام ململانی و کێشمە دیموکراسی و بەرەو پێشچوون کوردستان کە تەماشای ئەو پانتایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بکەی، کوردستان و ئەفریقیا بەڵی تونس بە نمونەیەکی ڕووناچی ئەو ناوچەیە پیشانێن کە لەو گۆڕانکاریانی لەو منتیقەیە ڕۆیان ناوە لە 10 ساڵی ڕابردووە ئەزممونێکی باشیان پێشکەش کردووە. لەبەرەوە ئێستا کە ئەم شەڕی داعشە هاتۆتە ناوە لەوانەیە سەقامگیری بەوە ببینرێکە بڵێ ئێمە ئەم شەڕە ئەکەین دوایەوە یینەوە سەر ئەم ململانێ دیموکراسیە. بێگومان ئەمە تەنگژەی ئەوەی دروستکراوانەی کە ململانی دیموکراسی ئەیانێ بەردەوام پێبن هەستەکەن سەقامگیری لەوانەیە بچێتەوە ئەو لێگانەوەی ساڵی هەشتاکان و سەدەی پێشوو کە سەقامگیری بە زەبری هێز لەبەرێکە کێشەی گەورەتر هەیە لە ئارایە ئەبێ ئەو یەک ریزیان ناوخۆیە زۆر بایەخی نەبوو. لە ئێستاە کورد لەبەرێکە ناوخۆی خۆی بپارێزێر سەقامگیری بەڕای من لێەوە سەرچاواگرێ کە تەبایی ناوخۆی هەبێ بۆی کە ئەو بەری ناوخۆیە لاواز نەبێ، چونکە ئەوەش ئەو تەباییە ئیسیفادی ئەوەی لەکەن کە یەک ریز بن لە شەڕی دژی داعشەوە پشتیوانی نێودەوڵەتیش بەردەوام بێ. بەڕای جەنابێ کۆتایی بۆ کامیانە سەرکەوتن بۆ کامیانە زۆر بە کورتی؟ هەڵبەتە سەرکەوتن من پێم وایە هەموو لایەنەکان لەوەیە بیبێنن کە بە شێوازێکی مەدەنیانە بە ڕێگای گفتوگۆ چارەسەری کێشەکانی ناوخۆ بکەن. ئەمە ئەزمموی کوردستان ئەوەنەی کا بێتە پێش ئەم قەیرانێکی لە ئێستا هەیە ئەگەر بە دیالۆگ چارەسەری بکەن بێگومان پشتیوانی بۆ کورد زیاترە بێت. کاک سەرهەنگ زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس بۆ تۆش.